ئەم هاتنەی ئەمڕۆی ستافی مەڵبەندی ڕێخستنی سلێمانی بۆ سپاسکردنی کارمەندان و پزیشکانی تەندروستی ئەمە بەرزە نرخێنین بۆ وامان لێکا کە بەردەوام بین لە کارەکانمان ناوە دڵسۆزانتر کارەکانی خۆمان بکەین. ئەم دۆخە کۆنتترۆڵە بەڵام کۆتایی نییە. کۆتایی و کۆنتترۆل دوشتی جیاوازە. ئێمە دۆخی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی کۆنتترۆڵە بەڵام کۆتایی نهاتوە. ئێمە هێشتا مەترسی ڤایرۆسەکەمان لەسرە بۆیە پێویستەکە هاوڵاتیان پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن لەگەڵ شانبەشانی ئاسایی بوونەوەی ژیان ئەبێ ئەوانیش ڕێکارێک یا ستایلێکی نوێ بۆ ژیانی خۆیان هەڵبژێرن و ئێمە پێمان وایە کۆرۆنا زۆربەی شتەکان لە جیهانە ئەگۆڕێ چ سیاست چ ژیان چ اقتصاد بۆیە پێویستە خەڵکیش لە خۆیان گۆڕانکاری لە چۆنێتی ژیانی خۆیان بکات چۆن خۆی بپارێزێ و دوور بێت لە هەر نەخۆشیێکی تر بەڕاستی کە وەکو کۆرۆنا وایە و ئێمە ئەوە تا داتامان لەبەردەستایە کە ژمارەی نەخۆشی زۆر کەمی کردو لە شاری سلێمانی. ڕاستە ناوەندەکانی ئێمە زۆربیان داخراون بەڵام ئەوەی کە پێویست بوو بێ شوێنەکە بۆ سەردانی بکە ئەوە تا ژمارەی نەخۆش زۆر کەمی کردو ئەم ماوەیە لەبەرەوەی کە خەڵک خۆی پاراستووە و بەریەکەوتن کەم بووە. ئەمە سەرەڕای ئەوەی هۆکاری سەرەکی مردن لە شاری سلێمانی بڵێن حادیسەی سیارەیە یان بڵێن ڕووداوی هاتوچۆیە و لەبەرەوەی ئەم ماوەیە کەمترین خەڵک هاتوچۆی کردووە بۆیە ڕێژەی مردن زۆر کەم بووە لە شاری سلێمانی. بۆیە من لێرەوە داوا لە حکوومەتەکەم کە ڕێگەوبانەکان ڕێک بخاتەوە بۆ ئەوی هاوڵاتیان ژیانیان پارێزراو بێ و داوا لە هاوڵاتیانی ژەکەم کە خۆیان بپارێزن بۆ ئەوی ڕێژەی نەخۆشی لەناو هاوڵاتیان کەم بێ.